من هاجم نویسکار برز علی کریمی دعوت کرد. هاوڕێیان سڵاو و ڕێز و حورمەت بۆتانە بەدانەتان بۆ هەمووتان کە خێر پێ سەر چاوانەوانی کە لە ڕێگای دوورەوە هاتوون ئەوەی کە لە چاوپشتنی دنیاوە هاتوون ڕاستی دیارە ئەمڕۆ شەریف پاشا بە تەنیانێک لە خۆری مەزار بە سەدان و بە هەزاران ڕۆشنبیری پێگەیشت و لە لاوانی خوێندکار پێگەیشت و کە هیترچی دیکە شەریف پاشا بە تاقیکردنێ من نقصاني كروتين حمود شديان دوباري ناكلوا إشي مني إما براي بريزم كاكسر بس كركوشي رسيت شكل كوري نويشي كدولا سيفر أو بولوزا أو حتما بكتاب درد السيد وكوميتي آمادكار بشمولن ككوميتي آمادكار دبوس ناس يام كمبو أو مزيسا والله متر وقتي أو هيناقل تكاد ظالمتين قانون يكمان هنا وتدري لقول بلاي بريزم كاتسات بس كركوشي للندنيا أويش قانوني أتوني نفس كل كان تركيا شباتي بيستدو هذا أب قانونا كما بيصير بقولي تدانيا والله كومل ما في بوقت تدايا أجل بدرجة أمس الصالة روشنبير ونخبي كل ودواء أوانك خدي كمان أتاتوري كمساي تردوا ولا مجلسي أنقرها تدريت إما أمحمو نكبتما لباكوري كردستان ولا إلى ولايتكاني ديار بكر وبتليس وان وحموي نفسي باكوري كردستان تيلا دقيشتو أمرو كان لشوني جدي كوي مرام بداخلة ندولتاني كردستان يندا بشكل ودواي ويتركن في دولار قانوني أتونومي نفسي كردكاني تركيا شواتي بستدو ونكل بوخوي شو أوي دوزيوا وأن حكومة تركيا وبرلمان تركيا قد نيبرا باص لو قانون بتاع أخوان دريا كده. هي مثلا تجنيار ما نسيو زور بقرة كلمة وجيزة. بو أول سبالة بقى كمكاني لوزان وأواني تريش هذا السنجري برنجاري نتسخيل بركو بيانكي بأمنازي هريش ياساي وسط حكومة تركيا پێویستە ڕستاوی ئەو پێشنیارانە بکەیت. یەکەم هەڵسان بە زنجیرە هەڵمەتێکی قانونی و پەیوەندی و دیپلۆماسی باڵا لەگەڵ حکوومەتەکانی ئەو وڵاتانەی نوێنەرانیان پەیماننامەی لۆزانیان وەرگرتووە. زۆر بە تایبەتی بریتانیا، فەرانسا، ئیتالیا و ژاپۆن بە مەبەستی فشار دروستکردن لەسەر ئەو وڵاتانە و دۆزینەوەی ڕێگاچارەیەکی یاسایی دۆزی نەتەوایەتیمان و وەدەستخستنی وڵاتی و پرسیارانە. یەک لە برگە سیاسیەکانی پەیماننامەی لۆزاندا مادەی 2 تا 28 باسی هەق و مافی هەموو نەتەوەیەکی دەوڵەتی کۆنی عوسمانی کراوە. بۆچی لەوێداوە ئێستاش مافی نەتەوەی هەر پشتگوێخراوە. 2 حکوومەتەکان و لەشکری تورکیا بەلایەنی کەمەوە 2 جاران دەقی مادەی 21 پەیماننامەکەیان پێشێر کردووە. یەکەم جار لە ویلایەتی ئەسکەندەرگونەی سووریا و دووەم جاریش لە قوبرس. ئایا چ زەمانەتێکی یاسایی نێودەوڵەتی هەیە کە بە هەمان شێوە لە ئیترین و کە دوێ لە داگیریان کردو ناوچەکانی تر دانەمێنەوە و نەیانکەنە بەشێک لە دەوڵەتی خۆیان؟ ئایا تاکو کەی ڕەوایی دەدرێت بە تورکیا کە دەقی مادەی 27 پەیماننامەکە پێشێل کات و بەدەیان بەڵگەی بێبنەما لە مەسەلە سیاسیەکان و تەشریعی ئیدارەکانی دەرەوەی خاکی تورکیا دەستێ تەواو بکات و لەشکرکێشی سەر وڵاتانی دەوروبەری خۆی بە تایبەت هەرێمی کوردستانی باشوور و عێراق و سووریا و ڕۆژاوای کوردستان بکات. ئێوە دەزانن ئێستا بەدەیان مەعەسکەری تورک لە باشووری کوردستانە لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئیقلیمی کوردستان. بۆچی ئێستاش وڵاتانی زلهێز بە تایبەت ئەو وڵاتانەی پەیماننامەکەیان واژۆ کردووە جۆر نادەنا هەڕەشە و ڕۆژەترسناکەکانی حکوومەتی تورکیا و لەشکری تورکی کە بەبێ تۆسخاڵە جۆدانێکی بڕگەی 30 پەیماننامەکە و بە بیانووی هەبوونی تورکەمان لە کەرکووک
وناوچەکانی حەڵەبی سووریا بوون بە مایەی هەڕەشەی بەردەوامی سەر ئارامی لەو ناوچانە و تەبایی نەتەوە کەمینەکانیان. 5 کاکەی ئەو وڵاتانە خۆیان بە بەرپرس نازانن بەرامبەر بە بەردەوامی پێشنکردنی مادی مرۆڤ و نەتەوەکانی ناو تورکیا کە ئەوە تا بە 100 ساڵ دەچێت حکوومەتە جۆراوجۆرەکانی تورکیا بە هیچ کلۆجێک ڕێزان لە مادەی 38 کیلۆزان نەگرتۆ ئازادی زمان و بیرروباوە و مافەکەمینی و نەتەوەکانی ئاینەکانی پێشوەستۆ چەندین جاریش کردەی جینۆسایدیان بەرامبەر شارۆچکە و گوند و ناوچەکانی کوردنشین جێبەجێ کردووە. ئایا کاکەی ئەو وڵاتانە بێ ئاگایی دەبن لەوەی حکوومەتە نژاد پەرستەکانی تورکیا بڕگەی 136 لۆزانیان توڕ هەڵدا و پاراستنی گۆڕ و قەبرستانی سەربازانیان و مزگەوت و مونومنتی پاشاکانیان لە عێراق و لە کوردستان و لە سووریا بۆ بانگەشەی تۆرانیەت و پردانی تورکیزم و ئاژاوەی نەتەوەی بەکاردێن. دەبێت ئەو حکوومەتانە ئەو ڕاستیە هایدەر ئاگادار بکرێنەوە کە بە پێچەوانەی دەقی مادەی 139 پەیمانی لۆزان حکوومەتەکانی تورکیا جێڕانەوەی ئەرشیف، تۆمار، پلان، نەخشە، تاپۆ، بەڵگەنامە ئیداریەکانی ویلایەتەکانی مووسڵ و بەغدا و بەستە و حەلەب هەتا دوایی نەک هەرکەم تەفەم و بەس بەڵکو لە پاش ڕوحانی حکوومەتی سەدام 2003 و هەروەها لە پاش داگیرکردنی یەکترین و ناوچەکانی دەوروبەری ئەو دۆکومنت و بەڵگەنامانەی دەوڵەتی عوسمانیان بەکارهێناوە بۆ دەستکاریکردنی تاپۆ و مولکایەتی لەو ناوچانەی کەرکووک و لە حەڵەب و بەعێترین. دووەم بەلایانی کەمەوە چ لە ڕێدەستگا نێودەوڵەتیەکان و چ لەگەڵ خەڵکانی مەیانەڵی ناوەوەی تورکیا حەول بدرێت بۆ زوندوکردنەوەی قانونی ئۆتۆنۆمی ناوچە کوردیەکانی مانگی شوباتی ساڵی 22 و حەورە سەرەتاییەکان و پەیماننامەکانی ئەتاتورکی ئەو ساڵانە. ئێستا ئیتر کاتی ئەوە هاتووە هەموو هێز و دیپلۆماسی ڕەوەندی کوردی بە ڕێگای مەدەنی و گفتوگۆ لەگەڵ وڵاتان و هێزگەڵی نێونەتەوەی دۆستانی کورد، نووسەران، ڕۆژنامەنووسان، پارلەمانتارانی جیهان بێتە داموستاندن و سەرنجیان بۆ هەموو ئەو خاڵان ڕابکێشین کە بە درێژایی 100 ساڵ دەوڵەت و حکوومەت و پارلەمانەکانی تورکیا دوای عوسمانی چەند جینۆساید، ئێعدام و زیندان، قەلاچەوکردن، وێرانیان بەسەر ناوچە کوردنشانەکان کوردنشینەکان هێناوە لەسەر قەراری خۆشیان لەمەڕ قانونی ئەتۆنۆمی ناوچە کوردیەکانی تورکیا بە شوباتی 22 ملتەزەم نەبوون و تەنانەت لە خەڵک و دەوڵەتانیشیان شاردۆتەوە ئەو قانونە. یەک دەقەما ئینکاری هەموو مادێکی زۆر بچووکی گەلی کوردمان دەکەن. ئێمە بە درێژایی 100 ساڵ لە هەموو پارچەکانی کوردستان بەخێر و ئاگر و شەڕی پارتیزانی و گریلایی لە هیچ فیداکار و قوربانێک نەوەستاوی. ئێمە فیشێکی کەلاشنکۆفمان هاویست و ئەوانش بە تانک و تۆپ و ناپاڵ و ئەم ڕۆژانەش بە درۆن وڵامی فیشەکە پسیبەکانی ئێمەیان داوەتەوە بەبێ شاردنەوە و مجاملە نوکوونی ناکرێت لەسەر تاسەری هەر چوار پارچەی دوژمنان یاسایی، دیپلۆماسی، سیاسی تێک بێت باش شەریف پاشا تێپەڕکەین و چیتر وەک تاکە کەس نەمێنێت. ڕووبکەینە خەباتی مەدەنی یەک دێڕماوە ڕووبکەینە خەباتی مەدەنی و شارستانی نێونەتەوەیی بەشداری فراوانی ژنان لە هەموو بوار و کەلێن و قولترەکانی خەبات هەمووەتیهێنانی ناوکۆ سەبکراوەکانی کورد لە هەموو پارچەکان دیسان ئاوردەینەوە سەرگەری قەڵەم و مراجعات ئیتر هەر سەرکەوتوو بن لە پێناو ئازادی کورد و کوردستان ژیان ئازادی
سپاسی ئەخاتوانی پەڕێز دەکەین ئەگەر هاتنە ئێرە ئەگەر کۆپیکتان لە وتارەکەتان هەیە ئاراستەیەکی وانی بکات ئێمە دەتوانین دوایی لە دەرەنجامی کۆنفرانسەکە کەڵکینەوە بگرین ئەگەر سپاستان دەکەین gelek spas. Benim tarihim. Yani nefesim Serno Tevgera Jilin Azat ve Kürdistan biraz Besme Gonca var. بۆ هەمووتان بەخێر بێن سەر چاوانەوانەی کە لە ڕێگای دوورەوە هاتوون ئەوەی کە لە چوار پشتبوونی دنیاوە هاتوون ڕاستی دیارە ئەمڕۆ شەریف پاشا بە تەنیانێ لە هۆڵی لۆزان بە سەدان و بە هەزاران ڕۆشنبیری پێگەیشت و لە لاوانی خوێندکار پێگەیشتون کە ئیتر چی دیکە شەریف پاشا بە تاقی تەنێ نێت هۆڵی لۆزان. ئەمە ئەو قسانەی کە ڕۆتینن هەموو کردیان دووبارەی ناکەمەوە ئیشی من نییە. ئێمە برای بەڕێزم کاکسەر ڕێزکەرکوچی ڕسێرچێک لە گۆڕینەوەیەکی کردو لە سیڤەرەوە بۆ لۆزان ئەوە حتمما بە کتاب دەردەچێت و کۆمیتەی ئامادەکار بشم بوون کە کۆمیتەی ئامادەکار دەبوو سپاسیان بکەم بۆ ئەو مەجلیسە بەڵام بێتر ئەوە وەختی ئێوە بۆی ناگرت چونکە دەزانم چییە. قانونێکمان هێناوەتە دەرێ لەگەڵ برای بەڕێزم کاکسەر بەسکەرکوچی لە لەندەنێ ئەویش قانونی ئۆتۆنۆمی ناوچە کوردیەکانی تورکیایە شوباتی 22 هەر ئەو قانونە کە مافی سەربەخۆیی تێدانێ بەڵام کۆمەڵێک مافی بۆ کورد تێدایە ئەگە بە درێژایی ئەم 100 ساڵە ڕۆشنبیر و نوخبەی کورد و دوای ئەوانە کۆیپایە کە خودی کەماڵ ئاتاتورکی بزای کردووە و لە مەجلیسی ئەنقەرە هاتۆتە دەرێت ئێمە ئەم هەموو نەکبەتێمان لە باکووری کوردستان و لە ویلایەتەکانی دیاربەکر و بتلیس و وان و هەمووی ناوچەی باکووری کوردستان پێنە دەگەیشت و ئەم ڕۆکانە لە شوێنێکی دیکە بووین بەڵام بەداخەوە نە دەوڵەتانی کە کوردستانیان دابەش کرد و دوای وەی کەوتن پێی دەڵێن قانونی ئۆتۆنۆمی ناوچە کوردیەکانی تورکیا شوباتی 22 و نە کورد بۆ خۆی چوو ئەوەی دۆزیەوە و نە حکوومەتی تورکیا و پارلەمانی تورکیاش قەت نەیوێرە باس لەو قانونە بکا کە خۆیان دەریان کردو. ئێمە چەند پێشنیارمان نووسیەوە زۆر بە پەرە دەیکردنەوە گە ئیجازە بدەن بۆ ئەوەی سەبارەت بە ئاکامەکانی لۆزان و ئەوانی تریش هەر لە سەنگەری بەرەنگاری نەچەقین و بەڵکو بیانکەی بە ئامنازی هێرشی یاسایی بۆ سەر حکوومەتی تورکیا پێویستە ڕەچاوی ئەو پێشنیارانە بکەین. یەکەم هەڵسان بە زنجیرە هەڵمەتێکی قانونی و پەیوەندی و دیپلۆماسی باڵا لەگەڵ حکوومەتەکانی ئەو وڵاتانەی نوێنەرانیان پەیماننامەی لۆزانیان بۆ کردووە زۆرە بە تایبەتی بریتانیا، فەرانسا، ئیتالیا و ژاپۆن بە مەبەستی فشار دروستکردن لەسەر ئەو وڵاتانە و دۆزینەوەی ڕێگاچارەیەکی یاسایی دۆزی نەتەوایەتیمان و دەستخستنی وڵامی و پرسیارانە. یەک لە بڕگە سیاسیەکانی پەیماننامەی لۆزاندا مادەی 2 تا 28 باسی حەق و مافی هەموو نەتەوەیەکی دەوڵەتی کۆنی عوسمانی کراوە. بۆچی لەوێدا و ئێستاش مافی نەتەوەی کورد هەر بۆ پشتگۆخراوە. 2 حکوومەتەکان و لەشکری تورکیا بەلایەنی کەمەوە 2 جاران دەقی مادەی 21 پەیماننامەکەیان پێشێر کردووە. یەکەم جار لە ویلایەتی ئەسکەندەرونەی سووریا و دووەم جاریش لە قوبرس. ئایا چ زەمانەتێکی یاسایی نێودەوڵەتی هەیە کە بە هەمان شێوە لە ئیفرین و کە دوێنێ داگیریان کردو ناوچەکانی تردا نەمێننەوە و نەیانکەنە بەشێک لە دەوڵەتی خۆیان؟ ئایا تاکو کەی ڕەوایی دەدرێت بە تورکیا کە دەقی مادەی 27 پەیماننامەکە پێشێر بکات و بەدەیان بەڵگەی بێبنەما لە مەسەلە سیاسیەکان و تەشریعی ئیدارەکانی دەرەوەی خاکی تورکیا دەستێکەڵاو بکات و لەشکرکێشی سەر وڵاتانی دەوروبەری خۆی بە تایبەت هەرێمی کوردستانی باشوور و عێراق و سووریا و ڕۆژاوای کوردستان بکات. ئێوە دەزانستا بەدەیان مەعەسکەری تورک لە باشووری کوردستانە لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئیقلیمی کوردستان. بۆچی ئێستاش وڵاتانی زلهێز
بە تایبەت ئەو وڵاتانەی پەیماننامەکەیان واژۆ کردووە جۆ نادەنا هەڕەشە و ڕەشە ترسەناکەکانی حکوومەتی تورکیا و لەشکری تورکی کە بەبێ تۆسخاڵە جۆدانێکی بڕگەی سی پەیماننامەکە و بە بیانووی هەبوونی تورکەمان لە کەرکووک و ناوچەکانی حەڵەبی سووریا بوون بە مایەی هەڕەشەی بەردەوامی سەر ئارامی لەو ناوچانە و تەبایی نەتەوە کەمینەکانیان. 5 کاتەی ئەو وڵاتانە خۆیان بە بەرپرس نازانن بەرامبەر بە بەردەوامی پێشێلکردنی مافی مرۆڤ و نەتەوەکانی ناون تورکیا کە ئەوە تا بە 100 ساڵ دەچێت حکوومەتە جۆراوجۆرەکانی تورکیا بە هیچ کلۆزێک ڕێزان لە مادەی 38 لۆزان نەگرتۆ و ئازادی زمان و بیرروباوە و مافەکەمینی و نەتەوەکانی ئاینەکانی پیشۆ خستۆ و چەندین جاریش کردەی جینۆسایدیان بەرامبەر شارۆچکە و گوند و ناوچەکانی کوردنشین جێبەجێ کردووە. ئایا تاکەی ئەو وڵاتانە بێ ئاگای دەبن لەوەی حکوومەتە نژاد پەرستەکانی تورکیا بڕگەی 136 لۆزانیان توڕ هەڵداوە و پاراستنی گۆڕ و قەبرستانی سەربازانیان و مزگەوت و مۆنومنتی پاشاکانیان لە عێراق و لە کوردستان و لە سووریا بۆ بانگەشەی تۆرانیەت و پردانی تورکیزم و ئاژاوەی نەتەوەی بەکاردێن. دەبێت ئەو حکوومەتانە ئەو ڕاستیە هایدەر ئاگادار بکرێنەوە کە بە پێچەوانەی دەقی مادەی 139 پەیمانی لۆزان حکوومەتەکانی تورکیا جێڕانەوەی ئەرشیف، تۆمار، پلان، نەخشە، تاپۆ، بەڵگەنامە ئیداریەکانی ویلایەتەکانی مووسڵ و بەغدا و بەسرە و حەلەب و هەتا دوایی نەک هەرکەم تەرخەم و بەس بەڵکو لە پاش ڕووخانی حکوومەتی سەدام 2003 و هەروەها لە پاش داگیرکردنی ئێفرین و ناوچەکانی دەوروبەری ئەو دوکومنت و بەڵگەنامانەی دەوڵەتی عوسمانیان بەکارهێناوە بۆ دەستکاریکردنی تاپۆ و مولکایەتی لەو ناوچانەی کەرکووک و لە حەڵەب و لە ئێفرین. دووەم بەلایانی کەمەوە چ لە ڕێبەزگا نێودەوڵەتەکان و چ لەگەڵ خەڵکانی مەیانەڕەوی ناوەوەی تورکیا حەول بدرێت بۆ زیندووکردنەوەی قانونی ئۆتۆنۆمی ناوچە کوردیەکانی مانگی شوباتی ساڵی 22 و حەورە سەرەتاییەکان و پەیماننامەکانی ئەتاتورکی ئەو ساڵانە. ئێستا ئیتر کاتی ئەوە هاتووە هەموو هێز و دیپلۆماسی ڕەوەندی کوردی بە ڕێگای مەدەنی و گفتوگۆ لەگەڵ وڵاتان و هێزگەڵی نێونەتەوەی دۆستانی کورد، نووسەران، ڕۆژنامە نووسان، پارلەمانتارانی جیهان بێتە داموستاندن و سەرنجیان بۆ هەموو ئەو خاڵان ڕابکێشین کە بە درێژایی 100 ساڵ دەوڵەتی حکوومەت و پارلەمانەکانی تورکیا دوای عوسمانی چەند جینۆساید، ئێعدام و زیندان، قەلاچۆکردن، وێرانیان بەسەر ناوچە کوردنشینەکان هێناوە لەسەر قەراری خۆشیان لەمەڕ قانونی ئەتۆنۆمی ناوچە کوردیەکانی تورکیا لە شوباتی 22 ملتەزەم نەبوون و تەنانەت لە خەڵک و دەوڵەتانیشیان شاردۆتەوە ئەو قانونە. یەک دەقە ماوە ئینکاری هەموو ماتێکی زۆر بچووکی گەلی کوردمان دەکەن. ئێمە بە درێژایی 100 ساڵ لە هەموو پارچەکانی کوردستان بەخێن و ئاگر و شەڕی پارتیزانی و گریلایی لە هیچ فیداکاری و قوربانێک نەوەستاوین. ئێمە فیشەکی کەڵاشکۆفمان هاوێشت و ئەوانیش بە تانک و تۆپ و ناپاڵم و ئەم ڕۆژانەش بە درۆن وڵامی فیشەکە بچووکەکانی ئێمەیان داوەتەوە بەبێ شاردنەوە مجاملە نوکولی ناکرێت لەسەر تاستەری هەر چوار پارچەی دوژمنان هەر چوار پارچە دوژمنان زیاتر سەرکەوتوو بوون و بەشی زۆری ئێمەی کورد بەهۆی هەژاری مادی و ئەسکەری و دیپلۆماسی جاش و سیخڕ و بەکرێگیراوەکانی ناوخۆ بە درێژایی ئەم 100 ساڵە لە پاشەکشەدا بووین و هەنگاو بە هەنگاو خاک و ئەلمان لەدەست داوە یاخود وێران کراوە. بۆیە وێژەوانی مەزنمان عەبدوڵڵا پەشێوگوتەنی کەچی ئێمە کاسە سەر و چاو دەچێنین بارانی خەن بەستەریان نادەبارێنین هێشتا وەرزی درۆنەشمان دیار نییە تا گوڵەگەلێکی چەرگەی ئەو خێنەشمان دیار نییە. با ئەو جۆگەلەیە بگۆڕین کە خێنمانی پێدا دەڕوات با ئەو زەمینەش بگۆڕین کە چاو و کاسە سەر دەخوا. لە ئەمڕۆدا باش وایە دەستەیەکی یاسایی دیپلۆماسی سیاسی پێک بێت با شەریف پاشا تێپەڕ بکەین و چیتر وەک تاکە کەس نەمێنێت. ڕووبکەینە خەباتی مەدەنی یەک دێڵم ماوە ماڵت بە قورنەجیرێ ڕووبکەینە خەباتی مەدەنی و شارستانی نێونەتەوەیی بەشداری فراوانی ژنان لە هەموو بوار و کەلێن و کوردنەکانی خەبات بۆ وەدیهێنانی مافە زەوتکراوەکانی کورد لە هەموو پارچەکان دیسان ئاوردەینەوە
سەردەمی قەڵەم و مراجعات ئیتر هەر سەرکەوتوو بن لە پێناو ئازادی کورد و کوردستان بژی ژیان ئازادی. سپاس علی کەریمی ئەگەر سپاس دەکەین سپاسی ئاخافتوانی بەڕێز دەکەین ئەگەر هاتنە ئێرە ئەگەر کۆپیەکتان لە وتارەکەتان هەیە ئاراستەی دیواری بەر ئەو هۆڵەی لە لۆزان کە پەیمانی شومی لۆزانی تێدا ئیمزاکرا و بە نەفعی ئاتاتورکیەکان تقریبەن تەواو بوو و دەوڵەتی ئەو ڕۆی جوغرافیای تورک لەوێ تەسویب کرا و هیچ مافێک بۆ کورد ڕەوا نەدیترا. ئەگەر لە سیڤەر تۆزێک مافەکانی کوردیان بە ئەولا و بە سێبەر و مێبەرەوە باس کرد بوو، دیستان ئەوەش هەرفت بوو و لە لۆزان هیچ مافێکیان بۆ کورد ڕەوا نەبینیم. ئێمە دوای 100 ساڵان دەبێ بین بەڕاستی تۆ بزانە ڕۆشنبیری کورد نوخبەی کورد ئەو پەیمانە مهمە، ئەوەی کە زۆر شتی تێدایە کە کورد دەیتوانی ئیسفادەی لێ بکە، بەڵام تازە بە تازە پەیمانی لۆزان بە کوردی تەرجمە دەبێتەوە. ینی کورد نوخبەی کورد ڕۆژنامەنووسی کورد سیاسەتمەداری کورد ئاگای تەواوی لێ نییە کە ئەم کلێن و خوشببنی ئەو پەیمانە 130 و ئەوەندە مادەیە چی تێدایە و چی تێدانە. وی ئەوە کەمکارێکی گەورەیە، نوقسانێکی گەورەیە لە نوخبەی کورد لە ڕۆشنبیری کورد کە تا ئێستا نەیتوانیەوە ئەو کارێ بکە. ئەمن هیوادارم لە دوای 100 ساڵ کورد بتوانێت بەو نوخبە تازەی کە دەگات ئەگە 100 ساڵەوە پێش تەنیا ئیحسان نووری پاشا بوو وەکو نوخبە و دیپلۆماتی کورد لە لۆزان بە تاقی تەنیا حەسەن خێرێکی جاشیش لەوێ بوو کە تورکەکان هێنابوویان. ئەو ڕۆکانە هەر لەو هۆڵەی بەدەیان PhD و دکتۆرامان هەیە لە سیاسە لە حقوقی نەونەتەوەیی. ئێمە ئەو ڕۆکانە دەبێ ئیتر ئەو قۆناغە بەجێ بێڵین کە ئیحسان نووری پاشا بە تەنیا بوو. ئێمە بە سەدان و بە هەزاران دەبێ ڕۆشنبیر و نوخبە و خەڵکی کە ئێجوکەیت بۆ خەڵکێکە پەروەردە بۆ لە بە سیاسەدوانە بێنین ئەو گەنجانەی کە لە ئوروپایە خوێندویانە بێنینە مەیدان، بێنینە پێشێ بواریان بدەینە کۆنە سیاسەکان لێگەڕێن کە ئەوانیش بێن بواریان هەبێت کە لەسەر مافەکانی خەڵکی کورد لەگەڵ دەوڵەتەکان لەگەڵ ئۆرگانە جیاوازەکان لەگەڵ ڕێکخراوە جیاوازەکانی ئوروپایە لەگەڵ لۆبی کار بکەن و بتوانن کە بە ڕێگایەکی دیکەدا بە جۆگەلەیەکی دیکەدا ئاوی کورد بەرن.